هەرگیز بۆ خۆ مرتاحکردن سعی مەکە. ئەمە ئامۆژگارێکی زۆر گرنگە بۆ هەموو فێرخوازێک لە هەر قۆناغێکە هەیت. تکایە بۆ خۆ مرتاحکردن سعی مەکە، واتە سعی مەکە لەبەرەوەی دایک و باوکت پێیان خۆشە سعی بکەیت. سعی مەکە لەبەرەوەی کە تۆ نازانی چی بکەی گەر سعی نەکەی نامرتاحی. هەر کاتێک کە سعیەکەی، هەر کاتێک کۆششەکەی بۆ ئەو کۆشش بکە کە ئەم بابەتی ئەی خوێنیتەوە لی تێبگەی و لە بیرت بمێنێت. بۆ نمونە من پرۆگرامێکم بەسەرەوەی و دووسێ ڕۆژیکە تاقیکردنەوەم هەیە. هەرچی یەکەم تااقەتی ئەوم نییە دانیشم بە تەرکیزەوە لی تێبگەم و لەبەری بکەم، بەڵام هەر کتێبەکە ئەگرم بەدەستمەوە ئەخوێنمەوە. بۆچی؟ بۆ خۆ مرتاحکردن. ئەمە گەورەترین خۆ خەڵەتاندنە. کاتێک کە تۆ بەم شێوازە سعیەکەی دوایی زۆر مرتاحی، قەلەقیەکەت نامێنێ، ترسەکەت نامێنێ و لە هەمان کاتیشا تۆ هەر بابەتەکە نازانیت. بۆیە بوونی کەمێک ترس و بوونی کەمێک قەلەقی یارمەتیدەرێکی زۆر زۆر باشە و پێویستە بە ڕێگا دروستەکەی بیڕەوێنیتەوە. ڕێگا دروستەکەی ئەوەیە کاتێ سعی هەر شتێکی هەوڵ بە لی تێبگە و هەوڵ بە پەیوەستی کە بە یەکێ لەو تەکنیکانی کە لە یادگە خوێندوتە، خەیاڵێکی بۆ ئەەکەی، وێنەیەکی بۆ ئەەکەی، کۆدێکی بۆ دائەنەی و لەبەری ئەەکەی و ئامادەیەکی بۆی بیکەی بە پرسیار و وەڵام و دوایی لە خۆت بپرسیتەوە. ئەگەر وا سعی ناکەی، سعیەکە نەکەی باشترە. ئەگەر سعیەکە نەکەی، کەم قەلەقەبی، ئەترسی. بۆیە پاش ئەو تاقە، پاش ئەو ڕۆژە تۆ بە جددی دەسەکەیتەوە بە سعیکردن. بەڵام ئەگەر بۆ خۆ مرتاحکردن سعیت کرد، ئەوە تەنها خۆت مرتاح کردووە، هیچیش نازانی و هیچ ترس و قەلەقەیەکیش نامێنێ، پاشان لە تاقیکردنەوە ئەزانی کە تۆ تەنها کاتێک کوشتووە.